پشتی راگەهاندنا و نامزەدکردنا خوا بایدن بەحسی دەستکەفتên xwe yên aborî dike di demê serokatiya xwe de. Li Amedê nerazîbûn li dijî girtina pêtir ji 120 kesayetiyan tênkirin û Erdogan îro çarşemûyê kampeyna xwe ragirtiye. Êzdiyên Sûriya jî aware dibin û li cihên xwe tên tengavkirin. دم باش بخير هاتن برنامج كرد كونكشن جدنجي أمريكا لواشنطن. دما كرد بشتي سروك جو بايدن بفرمي كانديد كرنا خواج بو قرق ديا سروكاتي راقهاندي أو جبو أندامين سنديكايان لواشنطني آخفت. أندامين سنديكايا كريكاران كو بنكي سركي ديمقراطايا بيشوازي لبايدن كر. وی بحثی دستکفتن خوین آبوری کر و دهان هزار دلیوین کاری دکرتی بیناسازیه دا کو پشتی دست بکار بوناوی درست بونه بسایه قانون وی پیش نیاز کرین. بایدن گوت جی امی به حفره هر تشتی بگهرن و نها دمی هندیا ام کاری خواه حتا سرع ببن. و دونالد ترامپ سروکی بری امریکا راستی دادگاه کا سیویل دبا به تومتا رفتار خراب سکسی بری نزیکی 30 سالان لدمی کو دسته سندخواران هاتی دست نشان کرن لدادگاه کا نیویورکی دهی سشمی نویسکارا گوارا ایلی ایجان کارول دوزک لدیجی ترامپ تومار کریا به ادعای دزدریجیا سکسی د روجا یان دجورا جلو برگ گورینا جلو برگاندا د آواهیه کده درنگیا سال 1995 یان جی دسپیکا سال 1996 و هر وساجی دوزک نافزراندنی جی به حاشا کرنا و ریدانی تومار کریا خانم کارول دا خواز قربونا زیانا تایبت نکریا به اگری ایشو آزارا درونی جبروی رویدان دما ترامپ دستی خود ریجی جهن هستیارن لاشوی کری. کارودان اندامین کنگرس امریکی لهمبر بریارا دادگاه بلند امریکا جبو دان یانجی قدغا کرنا حبن داوی اینانا دو جانی سرنج راکیش بو. دادگاه بلند بریارا دادگاه که تکساسی جبو قدغا کرنا حبن جبر برنا زاروکان راگرد. د کنگرسی دا دووبەرێکی پەیدا بوو. دەرمانێک ئەوەی بۆ نزیکەی چارەکە سەدەیەک لەمەوبەر لەلایەن بەڕێوەبەراتی خۆراک و دەرمانی ئەمریکاوە پەسەند کرا ئەو دەرمانە بۆ ئێستا لە بازاردا دەمێنێتەوە. بڕیارەکەی ڕۆژی هەینی دادگای باڵا ئەو بڕیارەی ویلایەتی تەکساسی ڕەت کردەوە سەبارەت بە مافی پرستۆن ئەوەی لەگەڵ دەرمانی دووەمدا کە میسۆپرۆستۆڵە بۆ زیاتر لە نیوەی هەموو حاڵەتەکانی منداڵ لەباربردن لە ئەمریکادا بەکاردەهێنرێت. لە ویلایەتی ساوت کارۆلاینای زێدی خۆم کۆمەڵێکی بچووک زۆر بچووک لە سەردانەرانی ویلایەتەکە هەبوون کە پرۆژە یاسایەکیان پێشکەش کرد بە گوێرەی ئەو پرۆژە یاسایە ئەو ژنانەی منداڵ لەبار دەبەن سزای مەرگ بدرێن هاوکات مافی زیاتر بەوانی دەستدرێژی سەکسی دەکەنداوە بە بەراورد بەو ژنانی دەستدرێژی سەکسیان کراوەتە سەر ئەوە پەیامێکی هەڵەیە کە بەرەو ساڵی 2024 دەڕۆین ئێمە زۆر لە دەست دەدەین ئەگەر لەسەر ئەم ڕێبازە توندا بەردەوام بین زۆرینەی ڕەهای خەڵق سنوورەکانیان بۆ دووگیانی بوون دەوێت ئەوان دەیانەوێت ژنان دەستیان بە حەبی ڕێگریکردن لە دووگیانی بووندان ڕابگات. لەگەڵ هەڵوەشاندنەوەی مافەکانی نیشتیمانی لە لایەن دادگای باڵاوە بۆ لەباربردنی منداڵ یاسادانەرانی ویلایەتەکان لەسەر ئەو پرسە دەستیان بەکار کردووە. بڕیارەکەی دادوەرە لە تێکساس پێم وایە کارێکی نابەجێ بوو ئەو تێڕوانینەی کە تۆ دەرمانێک دەخۆیت ئەوەی بۆ زیاتر لە 20 ساڵە بە سڵامەتی بەکار هاتووە بەڵام سیرەکە ئەوەیە دواتر بە زۆرێک ئەو دەرمانە لە بەردەستدا نەهێڵێت. من پێم وایە ئەمە پرسێکە کە بژاردەی چاودێری تەندروستی ژنان دەبێت لەلایەن ژنانەوە بێت و هەروەها بیرۆکەی دەستوەردانی ئەم دادوەرە بە شێوەیەکی ڕیشەیی ڕاشکاوانە بڵێم ئەوە نەک تەنها هەر سەبارەتە بە دەستێوەردان لە بژاردەی خزمەتگوزاری چاودێری تەندروستی ژنان بەڵکو لە ئاستی سەروەری بەڕێوەبەراتی خۆراک و دەرمانیش کەم دەکاتەوە. مافی لە باربردنی منداڵ دووبارە بۆتە هاوارێکی گردبوونەوەی دەنگدەران بەر لە خولی هەڵبژاردننی ساڵی 2024. جۆ بایدن سەرۆک کۆمار کە ئەستایشی بڕیارەکەی ڕۆژی هەینی دادگای باڵای کرد گوتوێتی ئەو فشاری زیاتر بۆ مافەکانی لە باربردنی منداڵ دەکات بۆ ئەوەی ببێتە یاسا. بۆ ئارش عەرەبسادی سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.
ئەنتۆنی گترەیش سکرتێری گشتیە نەتەوێن یەکگرتی داخوازە داوی ئینانە شەڕی سوودانی کرد و بانک لە سەرکردەیەن لایەنی شەڕی کرد کۆم بن ji بۆ ڕاوستاندنە بە یەک جاریە شەڕ و بەهەف چۆنان. هەتا نەها زنجیرەیەک ئاگربەستین کورتن هەفتیابووری یان بە شێوەیەکی ڕاستەوخە سەر نەکەتنە یان ژی بۆ دەمەکی کورد بوونە. دی شەڕاندا کو ji 15 vê mehê dest pêkirina bi kêmî 459 kes di navxwan de xelkê medenî û şervan hatine kuştin û pêtir ji 4000 jî birîndar bûne. Ajansa Tenduristiya Netewên Yekgirtî Wezareta Tenduristiya Sûdanê ev jimare pişt rast kirine. Li Xartûma paytext bi tenê 166 kes hatine kuştin û 2300 jî birîndar bûne. خەڵکی سوودانی و بیانی ji Xartûm paytextê Sûdanê û deverên dî yên şeran jî derdikevin li demê ku şerên duhîsê şemwê agiribesta nû ya sêrojî bi navberiya Amerîka û Erebistana Siûdî hejandî. Milyonan Sûdanî di malên xwe de asê mane ji demê tundûtî jiyan li 15 vê mehê dest pêkirî di nêvbera hêzên du ji generalên serekiyên welatî. Jiyan li bajarên sereke rawestiyaye li demê ku hêzên çekdar bi çekên giran şerên di nav bajaran de dikin. Girte vîdyoyên Associated Press cadên vala nîşan didin. Wezîrê Bergiriyê Rûsya dohsê şemê mêvandariya danûstandirên çar aliyên Rûsya, İran, Tirkiye û Sûriya kir bi armanca asayîkirina peywendiyên Ankara û Şamê ku ji destpêka şerê navxweyê Sûriya li sala 2011 qut bûne. Wezareta Berrevaniya Rûsya ragihand ku pêngavên praktîk hatine avêtin di rêka qeyîmkirina asayîşa Sûriya de û vegerandina peywendiyên Sûriya û Tirkiye mijara danûstandirên wan bûye. Mosko giranî daniye ser giringiya berdewamiya şerê komelên radîkal di Sûriya de. Di daxuyaniyeka hev şêwe de Wezareta Berrevaniya Tirkiye ragihand ku hemû alî divê rêzê li serweriya erdê Sûriya bikirin. Her wesa ronahî xiste ser bihêzkirina hewlên vegerandina penaberên Sûrî ku li Tirkiye mane. Her yek ji van çar aliyên danûstandirên Mosko bi hîviya çi destkeftane ji vê destpêşxeriya Serokê Rûsî Vladimir Putin. Şiyar Alî nûênerê rêveberiya Xweseriya Bakur û Rojhilatê Sûriya ji Swîdê niha rastexwe bi merayekekî şiyar gelek spas ji bo demê we. Yanî her yek ji van aliyan çi dixwaze? Bi hîviya çi destskeftiye? gelekî spas belê. Yani çar alîna yani Tirkiye, Sûriya ve danûstanî ve istixbaratî ticara xwe nebûbûn lê îro di rewşeka taybet de ne. Yani Rûsya di şerekî Ukrayna da ev salek çêbû. Tirkiye jî tiştê gokarî bû Sûriya fêde bike wê û Rûsa bi hev re kirin. Niha gihana astekê got her du bûna ketine pirsa Sûriya bûye bar ser serê ve taybet Erdogan meseleyê penaberana meseleyê ekonomiya hindirwê wî ye meseleyê hilbijartina na dixwaze vê jî qizincekê bike û serkeftina wî ji bo Putin jî baş e. Sûriya re xebatekê dimeşînin. Sûriya çi dixwaze? Ji bo Sûriya û Rûsya taybet yanî zaten Sûriya jî barekî giran komê çete hene kontrola Sûriya ser heme axa Sûriya nîne. Ji bo vê jîkê ji bo Rûsya pir giring e got ev meselê çeta wana hinekî çareserîk cêwerê dayîn lê ya hey giring pirsa Kurd e pirsa Bakur û Rojhilatê Sûriyayê tê de Tirkiye heme hewldan dan got karibê wê tune bike lê giha astekî got nikare derîl pir heme hatine girtin. Nemekarê bazara jî bike got karibê bêje ez ê beşek ji İdlib dim hemberî beşek ji Rojhilat Bakur û Rojhilatê Sûrî. Rûsya vê qebûl nake taybet li bir İran jî heye lêstikvanekî pir giring e çima İran divan civînan de çima heye yani çima İran wê bejdar be û eger bejdar bû ew ê çi ji vê qazanc bike? Yani hebûna İranê di va civîna de zaten lêstikvanê her bihêz îro li ser erdê li Sûriya İran e. İran dixwaze Sûriya jî ev 40 salî li wir heye dixwaze berdewam bike bibe beşek jê weke Iraq weke Libnan wî deriyê spî ji xwe re bi kar werêne nêzîkbûna İsraîl bike divê de ê hey lêstikvanê got hemû tişt îro destê wî dene li ser erdê
جوات و هەموو ئیرانی سەروێت ترسێ ئیران ناخوازێت ترکیا و رووسیا تەنێ بازارە بکن و ئەوش دەربە بمێنێ لەوێ درێژی وەزنەکەوەی گرنگ هەرەمێک گشتی دەهەیە و تایبەت سووریا کاکشیار مادە داخوایانیا وەزارەتە بەڕەوانیا تورکیادا گوتنە هاتیە دەبێژە و دەبێ هەر ئالی ڕێزێ لە سەروەریە عەردی سووریا بگرم بزانن چەندین وڵات چەندین هێز سووریادانە لێ تورکیا بترژە هەر یان هەبوونا تورکیا لەوەر بترژە هەر لایەنێکی دی دیارە و کاریگەرە یعنی توێ داخوێنی چاوا دەخواندی بەێ سووریاژی کێوێت خێ هێنجەت ینی ناخوازێت بکێ دەستەکە کە ولۆ زەلال و شکەرە دەستێ ئەردۆگاندا سەروەریە سووریا هەر کە سووری خوازێ سووریا یەک بمێنێ لە ئێگۆلور هێزی خۆی عسکەری بە چەتێ خوا تورکیا ئێگۆ بەشێکی مەزن سووریا داگر کردە تێدا بووە ینی پرسگرێکە هەی مەزن ji بۆی چارەسەریە سووریا یا سیاسی ئەوژی کێ نەها ئەردوگان بووە بار ینی خوازێ هەم هەندروێ خوا بەر بە هەلبژارتنا بەژی کێت چێ خوازێ vê kar werêne lê hetan hacî Sûriya ew sedî sed okêjê nekiriye ya dî tişkîdî jî li vir heye dixwaze wê tifaqa adana hinekî berferehtir bike xweştir bike ji bo demeke pêş karibe kontrola wê civaka sinî hem siyasî hem civakî hem ekonomî jî kontrol bike dûrda کاکشیار پرسیارم داوی ئەوە یعنی هیوی هەیە جivîn ew civîn serketî be û bibe sedemê hindî ku wekû ew dibêjin aştî û ewlehî vegere Sûriya û eger bibe Tirkiye amadeyê hêzên xwe ji Sûriya derxe di demeke nêzik de wê pir zehmet bê lê demeke dirêj de mumkina guhertinek çêbê lê ez dibêjim pirsgirêk çareser nabe bê guhertineke rastî ji bo gelê Sûriya دیموکراسی به یعنی نیوه سووریا هێرفتیا نیو ملیۆن سان شهید بوونە هاتنە کوشتن هاتنە ئەوکردن وێران بووە سووریا 13 ملیۆن دەربەنا ینی پرس گرێگەکە مەزن پشتە بر جوواکان ناونەتەوی ئەمریکیت سەرێدا و هێزێن غەربی ئەوژی کێ ڕۆڵەکەوای گرنگ هەرەمێ دەهەیە ینی بولۆ حەسانی بوون ئاv پرسگرێک بولۆ چارەسەر نابێت لێ ئەو دخوازن هەمرێ خۆ درێژکن تەکتیکێکێ مەشێن جێ فێدە بکەن ئەردۆگان دخوازێ vê belayê serê xwerakê karibê istismarê di krîza Ukrayna de baştir bike کاکشار هەرچەندە من گوت بوو پرسیارە داوی لە دیسان من دخواست ئەز باوەریاوە یان تشتێ ئون دزانن سەر هەلوەستی ئەمریکا زوو بۆ کۆمبوونین بڤی ڕەنگی بزانم یعنی توژی وەکو نوێنەرێ ڕێڤەبەریا خۆسەری لە سوید و لە وڵاتین باکووری ئەوروپا یعنی وە تشتێک بیسیە لەسەر هەلوەستی ئەمریکا و هەلبەت ئۆروپیانژی یعنی تێ گوهارتن دە هەلوەستی ئەمریکادا قەت چێ نەبووی ئەمریکی هەرتەم گوتنە ji بۆی ئەم چارەسەریکە li gorî biryarê navnetewî êgo UN de hatna standin gereke ser wî esasî em nikarin derî ji Beşar Esed revekin ji nû bira dîse nû ser kursiyê xwe nû ke tiştek nebûye ev pirseke pir giring e tê guhartineke weke nêzik û xuyakirî ئەمریکی تام عکسێ وێنە تام عکسێ نێزیکبوونا گۆ بەشار ڤەگەرێژ بەرگۆ بەشار ڕۆژانە ئەو ئەمبارگوێ نو و سنگخونێ نو دژی تێنە کارانیش بەرگۆ بەشار ئیرۆ وەکە خەتاریکە سەر هەرەمێک گشتید ئالیێ وەکەت بێچێ مخدراتەدا تەرۆرێدا ئالیێ گەلێکی سوپاس دەم هەند ڕێدەدەما کاک شیار عەلی نوێنەری ڕێبەریا خۆسەر یا باکوور وڵاتی سووریا ji Swîdê بمەڕە بوو سپاس di encama operasyonên Tirkiyeyê li ser herêmên Kurdan li Sûriyê êzdiyên serêkaniyê û yên Efrînê ew jî derbeder bûne yên ku bi neçarî di cihên xwe de jîmane dibin fişarên komelên tundreyên çekdar de dijîn û zor li hineka ciwana têkirin olaxwe biguherin. Zana Umer Peyamberî dengê Amerîka li Qamişlo seredana çend ciwan malbatên derbeder kiriye. Di encama kontrola Tirkiye ser her du bajarê Kurdan li Sûriyê serêkaniyê û Efrînê bi sed hezaran niştecihên wan deveran derbider bûne. Êzîdiyên her du deveran dibêjin ji ber ku ew Kurdin û olawan newekiya komên çekdar yên gon wan
هەرێمان کۆنترۆل دکن وان هەری زێدە زرار دیتنە جعفرینێ حتا سەرێکانیە سێ چیرۆک وا ئێشان دەدبێژن ودي جمار تلسخري مريكيسي دردالاي شافاي لزقاي ازيش تربيجم جان تمري زيدي شكري قند هبون قال لك مالادنا بعردي خد آفا كربون تدي وانا جي فردي بون تربون وباجار زيدي بينجي شيست مالي تيد هبون ازدي تربون يعني ما شغلك يهندقو لسرێکانیە دەردۆرا 3000 ئێزیدی لە 18 گوند و باژار دژیان پشتی ئێریشا تورکیە پرانیاوان دەربدەری حەسەکێ و باژاری دنبوونە هەروسا هەژمارێکە مەزن بەر بە ئۆروپایەوە کۆژبەر بوونە حیا تربێمە خەراکردن و ئاگر بەردانی ماڵا من ئا ئێزیا مکربوو ماڵا ئێزیا سەرێکانیە مەقارمە پێ بەکردبوو ئاگر بەردانێ کاتێش وی ئینسانی وشوي إنساني يعني أمور سياسي لكن أمور ديني كاتش شيء فهمك تيجي بيجي شيء نقاوتك مزنبه وقاوتك مزن أختك إيرو أمريكا ضغط سبي إنساني نكى كاوي وإيطاليا ما بشبي يعني يمكن ينتشنهانه مرلي دفكره كامري بيجي كيدري لە عەفرینێ 24 گوندên ئێزیدیان هەنە لە گۆری ماڵا ئێزیدیان نێزیکی 25000 ئێزیدی ji عەفرینێ دەربدەری شەهبایە بوونە 15 مالبات جوان jî دەربدەری جەزیرێ بوونە مەزار و شوونەوارێ باv û kalan yên êzîdiyan serdestê komên çekdar yên bi ser Tirkiye ve hatine wêrankirin. Zareta Baspanê zaretekî pirî xweşik bû navê wê zaretê Hec Elî bû hilweşandin kirin şûnê came û zareta پارسا خاتونه او جی گنده قستله دبو او جی خراب کردن آشیق برکت یعنی پرانی زارت ما خراب کردن و یعنی بانگوازی من هر ما في مروفا حقوق الانسان ام دبیجن ما ون واتشتی نابینن ون دبینو ون چما خوابه دنگ دکن پرانییا va gundan ji ber operasyonên artêşa Tirkiye di navbera salên 2018 û 2019 de ji niştecihên xwe yên resen vala bûne. Kesên goman jî dibin fişarê de hejmarek ola xwe guhert. Êzîdiyên Sûriyê dibêjin dibe got navwerên guhertin. Lê Daeş û çekdarên operasyona Sûrî bi heman kiryar û bawerî ne. Zana Umer tingê Amerîka Hesekê. قالوا باشا روجا ازدين سوريا دي تشابا وشرط مرجن وقراندنا وان جبو عرض وارن وان وچبن وچاوا مافن وان دي ورن باراستن جبو برسفا وان چند پرسيارين كورت كونكشن امي فانداريا فوزي چوري اندامي يكتيا ازدين سوريا دكن كون هاول المانيا راستو خبر مرة كاك فوزي دم باش وسباش بو دمي و بري هرتشتي ما تخواستش مرة بيجي كاسا دمين كوش كرنا ازديان جي هوارن وان چبون خاطر لسر وان جي هبو كو هر كسي دي قالك سباس مامستا دخيل سلاغوريز جبوتا وجبو حمو قهدارين راديو امريكا بگومان دراپور دا پر تشتاتن زلال کرن لی تشتی از لی زیده بکم یا جی تشتی گرینگا ور دوباره کرن اوا گو دسپیکا آلوزیا سوریه تایبت پشتی 2018 گو هرما عفرین و هروها سرکانی هاتن داگرکرین شهلا دولتا ترکیه داگر کرد و کومن چتای پیوگریدای روشا ازیدیا به تایبت کتبن مترسیه که صدم ویجی دیارین یعنی هر چقاسی اف کومن تندرو کردا وکو دجمن بدینن یعنی جی شرکی سیستماتیک لسر حریم کردی لسر هبونا کردی یا پرچن باشو یعنی روش آبای کردستان هبو لی تعدا و زورا لسر یا سر ازیدیا بتایبت دقت بو اشبرگو هم کردن هم جی بو اولاخوا ازیدینا دور دا یعنی دو آلی اش دکشاندن جیلا
دولتا ترک و بتایبت مروف بیجه گو خودیه گلک کریار و فرمان گو بسر ازیدیه دا آنینا جدما عثمانیه حتی نها او کومن چتب و گردای دبینن گه ازیدی نخوده ناسن بله جبو فقراندنا وان چه شرط و مرج لازمن يعني دبيت چه به هاتاك او بكارن فقرنا وارين خوجاره كدن جبو فقرا ازيديا الجندي وان چل سريكانيه به چل عفريني به صدما يعني مرج يا پیشي گرکا داگرکریا دولتا ترک تکهره دولتا ترک گرکا فقر سينور ناف دولتي الجوري ميثاق يعني اعراف نتوين يكوي يكياد دوا اف كومن چتا دوی تف وگرن يعني وگرن جي واري خواج ورگو گلک جوان جي هرمن جدا گلک جوان نسورينا ايرو ده گندن كردادا دو گندو مالن ازيديا دا بجيبونا يادن يا هري گرنجي وگر گرکا با اولاهي ودبن چابديريا نتوين يكوي دبي اف سي شرط ومرجن سركنا دورجي هناك كاتب استيدكي بله كاكي فوزي باشا اون باشا روجا ازديان لسوريا تشاهد بين چكو ام دزانين يعني حياة تعبريكو شر نافخا لسوريا دس بي بكا ازدي لسوريا قال كي كيم بون هم لهرم الجراحي هم جي عفريني هم جي سريكاني كيم دبون دچون بارابط دچون اوروبا يعني باشا روجا وان تشاهد بيني بگومان پشتی آلوزیا سوریه باندورکا پر زور ازیدیا کرگو کوچ بر بدن ل گمرو به ل ازیدی بخاکا خوا بنرخی خوا گریدای بن پشروجک یان جو کون بناب دکن پشروجک ندیاری ایرو ل اگر افتشت گم گوتن اگر پاراستنا ازیدیا قبول کرنا ازیدیا وکو اولکا سربخواد دستورا سوريان دهاتو دا وره چسباندن هنگی مروف دکاره دیجه آوایا کش آوایا پیش روژا جی پاش روژا ازیدیا و لسوریه پیشبینی به ام وکنه یکیتیا ازیدیا سوریه به گمان هول ددن یا ام کاردن جبو پارستنا ازیدیا ده سوریه دا بتایبت و دروج آوای کردستان دا گو ده دستورا سوریه دا سوریه کا هگر هاتو نناوندی سوریه کا دموکرات ازیدی جی وقت همو ملتا خودی مافبن چه مافن کسایتی چه مافن سویل چه واجب و چه ارکوان يعني هم باشا كاكي فوزي او مثلا تبحثي مثلا او لكاريه ديكيو مثلا باراستنا وان ديكي جبر شر بهفشونان مثلا باراستنا مافين وان اگر هاتو افشرنا مينن ويچا بن دابين كرين او ماف بوش طيبش بو كسر حيانها معنا دسوريا دا بله ماف تن بدست خستن هاجر دستورك علماني دستورك الجوري ديوان مافن مروفا وري نبي صاندن جبو سوريا دناف دجي يعني ازيدي وكا اولا كسر بخا وري قبول كرن ود آلية دندا ما في كسايتي وما في سيفيل جبو ازيديا وكو هموالاتي وري چزباندن ادباور دكم باشا روجا وان باشا روجا كا باش به و مرض حول بده ازيدي جي ببن شريك في ولاتي بالك كيف فوزي يعني ام چالاكين ودي بينن بتايبت جي ازدين اوروبا ولا هر جي دي جي وبتايبت جي بيشتي تدي جنوسايدا بسريوان هاتي لشنغالي ازدي قال كي چالاك بنا لهر جهه كي حتى رادي كي قالك مثلا باراستنا ازدين كل سوريا معنا جبركو اشنغالي قال كي مازن بو هاتيش بيكرن لانها ازبينن وقال كي چالاكن ونشدك جبوكو جهاني اگهداري روشا خلكي خو بكن لور راستا يعني ام تخازن انك بالي بكشين سر جبركو دروج هلاتا نافين دا بگشتي و جيغو ازيدي يعني ام بيجن هرما كردستاني قالك ايريش وزاغت وزور لسركي من طوا هيا
نمازە پشتی دەرکەتنە داعشێ و کۆمێن چەتە یەن تندرە و هەنێک مەترسیەکە زێدە لەسەر ئێزیدیە هەیە دخوازن هەنێکی جیهانێکی ئاگەهدار بکەن ji bo parastina êzîdiya li ser xaka wan li ser warê wan ji ber ku hebûna êzîdxanê hebûna êzîdiya bi hebûna vê coğrafiyê vegirê de bi guman me gelek çalakî kirina yanî ji netewên yekbûyî hetan jî bi dewletên têkildarî aloziya Sûriye me serdana wan kiriya û me bi ilmê wan xistiya zora li ser êzîdiya û parastina êzîdiya di Sûriya dêhatû de. Gelek kes bawer dikin ku mesela derketina wan ji erdê wan çi êzdiyên Sûriya be çi yên Tirkiya çi yên Iraqê bin berew Ewropa gelek xelek wesa dibin ku ew jî gefeya yan jî herreşeya li ser nasnameya wan li ser hebûna wan li ser berdewamiya ola wan tişi dibêjî بێگومان ev hêrîş û ev yanî gefên li ser nasnameya mirov dikare bî rengî bêje na pirsa nasnamê pirseka bi rastî pirsgirêka yanî alozeya hên meselê nasnamê diyar nebûne gereka lîkolîn li ser nasnamê bi awayekî şêweyekî ilmanî زانستی لی کولین ورن کرنه نا وقت گمرود دبیجی ازیدی ناسنامه کردوریه نتویه آلیه اولی باورین خود ناسینا یعنی اف هر دو مسئله جبدو ناین خود کرنه مسئله ایریش السر ناسنامه تایبت السر ازیدیه یعنی جی ایریشن گول السر ناسنامه دبن ده ریا ایریشن گا لسر ازیدیا و قدکرنا وان جدامار وانی بیروکی و جغرافی تکرنی. بله. گلکی سپاس. فوزی چولی اندامه کتیا ازدین سوریه ج آلمانیا بمره بو گلکی سپاس. اجی سپاسیا و دکم سپاسش بو گدار کرنا و تماش گدارین وجه. سپاس. گلک. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. دوه سێشەمبێ پۆلیسیên Tirkiye 126 kesayetî girtin piranîyewan çalakvanên Kurdin rojnamevan û parêzer bûn. Ev bi serdagirtin sê heftiyan bû berî hilbijartinên Tirkiya ku renga desthelata bêtir ji 20 salan a Serok Recep Tayyip Erdogan dirêjtir bike. Polîs dibêje operasyona wan ya li dijî tîrorê li 21 deveran bû ji wana jî li Diyarbekir Amedê. Ragihandina dewletê li Tirkiya dibêje polîsan ew kesayetî girtin bi tawana alîkariya diraviya PKK yan jî bi tawana endametiya wê komala qedexekirî li Tirkiya. Serok Recep Tayyip Erdogan dibêje wî civîna xwe ya girsê ya îro çarşem wê ya kampêna hilbijartinan ragirt ji ber sedemên girêdayî tenduristiya wî. Erdogan di peyamekî Twitterê de nivîsandiye li gorey şêwira doktorî wî ew dê îro li mala xwe bêhna xwe vede şevê dî wî hevpeyvîneka rastexwe ya televizyonê ragirt û got ew hest dike ku ew nexweş e. Pêşhatên dawî li Tirkiye çine piştî girtina jimareka mezina kesayetiyên Kurd û herwesa bi rêveçûna kampênên hilbijartinan. Hevkar Ozdan Miyasak dê pêdaçûnekê bike. Ozdan fermû. Spas dexîl. Temaşevanên jî Slavores wek têzanîn ji hilbijartinên serokkomarî û parlamentoyên li Tirkiyeyê tenê 19 rojmanê. Pêşbaziya di nav çar berbijarên serokkomariyê û hevdem di navbera 24 partiyên siyasî de her ku diçe tûn dibe. Li gor gelemperiya rapirsînan berbijarê îtîfaqa Netev yê opozisyonê Kemal Kılıçdaroğlu bi
به فرقێکی پر هەندێک لە پێش بربژارێ ئیتفاقا کۆمار و سەرۆکۆمارێ نەها ڕێجێب تایب ئەردۆغانە لێ هێژی Kılıçdaroğlu dengên Kılıçdaroğlu ji sedî pêncî derbaz nekiriye ku ji bo qezencikirina serokkomariyê pêwîst e. Di qada navnetêveyî de jî egera encamên hilbijartinên Tirkiye di gelek waran de tenî xweşkirin. Ji rewşa aboriyê bigire heya siyaseta derve, ji rewşa maf û dadweriyê bigire heya çareseriya pirsgirêka Kurd. Lê nîqaşên herî girîng ev e. Gello hilbijartinên çarde gulanê wê dawiya deslatdariya 21 salan ya serokê niha Erdoğan bîne yanna û gello wê kîjan koma hilbijaran yan jî partî çarenivîsa van hilbijartinan diyar bike. Em jî îro dixwazin van mijaran bi mîvanê xwe re birêz Osman Baydemîr re gotûbêj bikin. Wekî hûn dizanin Osman Baydemîr şaredarê berê Amedê û hevdem parlamenterê berê HDP ye. Birêz Baydemîr hûn xêratin weşaname û gelek spas ji bo beşdarbûna we. Xêra Xwedê li we be. Zor spas ji bona daweta we û bi destîra we ez hemû temaşevanên we bi rêzdarî û bi hezret silav dikim. Spas Birêz Baydemîr. Birêz Baydemîr ez dixwazim pirsaxuna yekîn ji vê dest pê bikim wekî tê zanîn li Tirkiye zêdetirî 64 milyon hilbijer hene û tê texmîn kirin ku ji vana zêdetirî 15 milyon hilbijerên Kurd in. Tevî ku hilbijerên Kurd dengên xwe didin partiyên cuda û gelek partiyên cuda lê xuya dike ku ji 1990 vir ve bi piranî dengên xwe didin partiyên ku daxwaza mafên Kurdan dikin û bi gelemperî ji Kurdan rêvebir û endamên wê ji Kurdan pêk tên. Di vî hilbijartinan de jî em dibînin berê partiya HDP hebû an niha jî bi îtifaqa partiya çep ya keska heye di vê qadê de. Gelek ji aliyên din dibe jî gelek şîrovekar dibêjin ku di evê hilbijerên Kurd qedera van hilbijartinan diyar bike. Di vê çerçovê da gelo nirxandina we çi ye û gelo evê Kurd cudahiyên xwe bidin aliyekî û dî jî vê deshilatdariyê di vê hilbijartinê de bibin yek. Bi rastî jî hilbijartina 2023 ez bawerim di qonaxa pêşaroja Tirkiye da û her wiha di pêşaroja miletên Kurd û Kurdistanî da hilbijartinekî gelekî stratejîk û bi encamê xwe jî wê hilbijartinekî gelekî dîrokî be. Her wiha hezar mixabin ku ji destpêka 1924 û viriva di ti parlamentoyê da û ti hikûmetî daxwazên miletên Kurd wekan daxwazên ku em dibêjin demokrasiyê wekan daxwazên xwesayiya mafê miletekî nehatî binavkirin, nehatî naskirin. Ez dikarim bêjim stratejiya dewleta Türk li gorî hikûmeta mixabin neguheriye ku hikûmetekî ku li mafê Kurda fena mafekî demokrasî û heqê Kurda fena heqekî demokrasî tayin bike bibîne. Niha ez dikarim bibêjim ku di 1920 da ew parlamentoyeka hatibû avakirin weka parlamentoya damezrandina welatekî. Parlamentoya avakirina dewletekî. Di ew parlamentoda Kurd mebûsê Kurda, parlamenterê Kurda li ser navê Kurda di parlamentoyda bûn, li ser navê Kurdistan di parlamentoyda bûn. Lê mixabin di 1924 da dikarim bêjim darbeyekî li dijî îrada miletê Kurd hate dayîn û di makazakonê da di kanûna destehî da hebûna Kurda hate înkar hate qedexekirin û talan û zulm û selhildan û heyanî ku ez dikêjim bêjim di sed saliya dewleta Türk da Kurd ciyê ku em bibêjin êşeyê ciyê kezevşewatiyê ciyê zilmeyê hezar mixabin. Ez dikarim bêjim hilbijartina 2015 da qonaxekî din bû di sed saliya kovarê da. Çünkü di 2015 da cara yekem Kurd bi nasnama xwe, bi partiya xwe û bi rengê xwe
ئەو بەنداوەکە لە پێشیا کووردا هاتبوو داین کو نەکردن پارلەمنتۆی ئەو هاتە خلاصکردن و حشتێ پارلەمنتەر جارە یەکەم چوون پارلەمنتۆی بڕاستیژی ئەv قۆناغێکی مەزن بوو ئەگەرم وەرن vê قۆناغێ لێ مخابن ئەو قۆناغا ji hêla حکومەتا AKP و MHP ve hate hilweşandin îro di el anda îro di hilbijartina 2023 da hatî wer astekî deheb xet hene li Tirkiye xeta İslamistên kembejin biraya min İslamistê faşîst û xeta sekülerên jî kemalîstên faşîst di xet heye her du xet jî biraya min nêrîna wan di çareseriya pirsgirêka Kurd pir ji hevûdû necudayî pir nedûrê hebûdûyê lê hatî wer astekî ku milletên Kurd an jî ew hêza ku li pişta HDP'yê ku niha bi partiya Yeşil Sol wê tekeve hilbijartinê ew hêza mêla xwe bide kîja alî ihtimalekî gelekî mezin e ku ew ê bi ser bikeve ew jî hatî wê astê ku çima ez bêjim ev qonakî dîrokî ye hatî wê astê ku êdî diyar e ku tu hêzekî netwane bê Kurda pêşa roja welatekî tayin bike. Belê Birêz Baydemîr ez dixwazim pirsa xwe berdewam bikim bi pirsekî din lê wer xweya dike ku li gor rapirsînan ku tevî Partiya Kurd ya Çepya Kesk navê Kılıçdaroğlu binav nekiribe sê jî namzet dernexist û xweya dike ku ev ê piştgiriya Kılıçdaroğlu bikin. Li gor baweriya we ger Kılıçdaroğlu bibe serokkomar. Rast e wekî we got ev stratejî xweya dike ku bi bingehîn neyê guherîn lê sê tiştên serekî ku ji bo Kurdan biguhere li gor nêrîna we çi ye? Beriya tiştekî ku em bibêjin Kılıçdaroğlu bi ser keve. An jî Erdogan bi bin keve. Rejima Erdogan bi bin keve. Beriya her tiştî guhertina herî mezin bi raya min wê ew biku serê 8 salî ye piştê pêvajiya aştêktêk cûşûn ba serê 8 salî ye hikûmeta Erdogan siyaseta MHP û AKP hebûna xwe li ser tinekirina Kurda bi tundî siyasetek da meşandin û mişkilata Kurd û Kurdistanî kete xetmandinekî gelkî mezin û her wiha dijminantiya Ankarê ne tenê ji bona Bakurê Kurdistan ne tenê ji bona HDP ji bona Rojavayê Kurdistan ji bona Başûrê Kurdistan her wiha dixwaze ku Hizbê Kurd û Kurdistanî jî tekepîsî re hevdû di nava wan da bêtifaqî û di nava wan da şerûpevtûnê çê bike ez bi bîrê bawerim ku rejima Erdogan Bahçeli têk biçe yani ev rejima faşîst têk biçe wê ji nû va rûpelekî bête vekirin ev dundatî û ev xetmandin ji holê rabibe ku da imkan û ihtimalê rûpelekî nû bixuratîne. Birêz Baydemîr, di vê xalê da ez dixwazim firsek de bipirsim. Tê şîrovekirin ku di vê pêvajoya kampanya hilbijartina da Serokkomarê niha Erdogan mînak bi rengekî aram û bêdeng karê xwe dike û ne li qadan pir dengê xwe derdixîne. Lê gelek pirs hene ku ev bêdengiya berê bahozê ye. Wek mînak do li Amedê û li 20 bajarên din operasyonek serdekirinê hat girtin û zêtirî 305 rojnamevan, siyasetvan, hunermendên Kurd hatin girtin ku bi îdaya têkiliya terorê. HDP û gelek rêxistinên navneteviyên mafan ev şermezar kirin û gotin ku destwerdana encamên hilbijartinê ye û destwerdana viyana gele hûn çawa dinirxînin û ev bahoza tê yan na li gor we? Gelek tecrübê me di warê hilbijartinê da ku di weka rekabet di navbera hîzbên Kurd û Kurdistanî û di navbera AKP di navbera devletê da bi rastî ne bi warên demokrasî li me dinerin. Ew bûyera ku do bû wer xuyayî ku hê berdewam bikin. Di nava şert û mercên gelekî giran da Kurd dixwazin ku hebûna xwe bigijinin parlamentoyê. Wer xuyayî wê zixt û zorê wan mezintir bibe. Wer xuyayî heyak ji destê wan were wê astengel pêşa Kurda derbixin. Lê ku destûra we hebe raya min ew ku
احتمال هەیە کو ڕۆژە 14 مەهێ ئەنجە ڕۆژە 15 مەهێ ئەنجە ڕۆژە 16 مەهێ گولانی دبکە حکوومەتە AKP فەنا ڕژیمە کۆنەها هەیە دەف ji desthilatdariyê bernede encama sandokê çi dibe bira bibe bixwazî ku dev ji desthilatdariyê bernede û hurmet rûmet nîşanê encama sandoxê nede evan kiryarê wî û hinek ku em bêjin rehetiyê wî werxuyaye ku planê wan de ku dolabê wan wekî din heye ne tenê ku em bêjin li benda encama sindoxê ne. Birêz Baydemîr gelek pirsiyên min û mijarê me hebû bi rastî lê dem rênade ku em vana hemû bipirsin û em weşana me zindiyê bi rastî em ji bo nêrînên wen yên herî girîng gelek spasiya xwe dikin û em dizanin ku hûn xebatên hilbijartinê li London û bi giştî Brîtanya dimeşînin em serkeftin dixwazin û hêvî dikin di bernameyek de carek din behev rabin. Zor spas ez hêvî dikim ku ev rejima faşîst bibe qurbanî zilma xwe. Zor spas. Gelek spas. Temaşavanên hêja di vê beşê de em hatin dawiya xwe na beşa taybet ya ser hilbijartinên Tirkiye em niha ji bo berdewamiya bernama xwe vegerin cem hevkarê xwe dexîl ker fermo dexîl. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرانه حکوومەتی ئەمریکا و یاسا دەنەرانی ویلایەتەکان هەوڵەکانیان چڕ دەکەن بۆ سنووردارکردنی بەکارهێنانی مادە کیمیای ژەهراویەکان کە بە پیفاس ناسراون لە بەرهەمە ڕۆژەکاندا و هەروەهاش کار بۆ ڕێخستنی ئاستی ئاوی خواردنەوە دەکەن. وردەکاری زیاتر لەم ڕاپۆرتەی دەنگی ئەمریکادا. پێفاس مادە کیمیاویە دەستکردەکانی کە بە چاو نابینێن توانای خۆڕاگرتنیان هەیە لە پلەی گەرما و نێو چەوری و ئاودا لە دروستکردنی چەندین شت بەکاردێن لەوانە دروستکردنی ئەو جلو بەرگانەی کە ئاویان تێناچێ و قاپ و قاچاق ئەم مادەیە پەیوەست کراوە بە سەرهەڵدانی کێشەی تەندروستی لەوانە نەخۆشی شێرپەنجە لەبەر ئەوە هەوڵی زۆر لە ئارادایە بۆ ڕزگاربوون لەو مادە ژەهراویە. لەلایەن هەندێک وڵاتی پیشەسازی و ڕێوشۆن لە بەرچاو گیراوە دەگەڕێن بە دوای جێگرەوەیەکدا هەڵبەتە پارەشی تێدەچێت بەڵام بڕی تێچوونەکە زۆر کەمترە لە تێچووی ئەو سکاڵە یاسانەی کە لە حاڵەتی نەگۆڕیندا دەکەوێتەوە. بەو پێەیە ئەو مادە ژەهراویانە کە بە سانایی لە ڕێگەی ئاوەوە دەگوازێتەوە ئاژانسی پاراستنی ژینگە لە مانگی سێدا ستاندارێکی پاراستنی تەندروستی سەرتاسەری بۆ 6 جۆری ئەو مادە ژەهراویانە لە ئاوی خواردنەوە دەستنیشان کردووە. ڕێکخراوی EPAش پێشبینی دەکات تا کۆتایی ساڵی 2023 ڕێساکە تەواو ببێت. لە بەیاننامەیەکیشدا بۆ دەنگی ئەمریکا EPA ڕایگەیاندووە کە 6300 تۆڕی گشتی ئاو 3 ساڵیان بۆ دانراوە بۆ چاکسازی. ئاژانسەکە دەژڵێت بە گرتنەبەری ئەم ڕێکارانە ڕەنگە توشبوون بۆ 100 ملیۆن ئەمریکی کەمتر بکاتەوە. کۆمەلگای زانستی لە سەوسان دانانیشن لە زانکۆی ویلایەتی ئەریزۆنا لە ئەمریکا مامۆسای ئەندازیاری ژینگە کار لەسەر تەکنۆلۆژیا گەکات بۆ تێکدانی پەیوەندی بە هێزی نێوان کاربۆن و فلۆرین کەوا دەکا ڕێگە بگرێت لە پێفام کە ئەوەندەی تر ژینگە پێش بکات لە ڕێگای بەکارهێنانی گازی هیدرۆژینەوە ئەو کارە دەکات بۆ هەڵوەشانەوەی ئەو گەردی لانە. هەوڵەکان لە ئەمریکا و کەنەدا و وڵاتانی تر بۆ چارەسەرکردنی ئەو کێشە تەندروستیە بەردەوامە و لە پەرەپێداندایە لە کاتێکدا لە زۆربەی شوێنی دنیا ئەو مادە ژەهراویانە بوونیان هەیە و پێویستیان بە چارەسەریە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێراس لە ئەلێکزاندریای ڤێرجینیاوە. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. کافی 24 لە شاری ڕانیە لەلایەن دوو برای گەنجەوە دروست کراوە. کافێکە سرنجی خەڵکی ناوچەکەی ڕاکێشاوە بەهۆی تێکەڵکردنی کەڵتوری کوردی لەگەڵ مدرینەکە. باخان تەوفیق ئەم راپۆرتە بۆ دەنگی ئەمریکای ناردووە.
بدخوازە لێبووری دیارە ڤیددیوان نەڕاست بوونەها ئەمە ji Mosko vîdyoyek ruhn û ciwan heye ku xelkê wê duhî ji nû dest bi germiya keş û hewayê beharê kir piştî çend mehên sir û sermayê. Germiya Moskoyê duhî 4 heta 5 derecan bitir bû yan bilindtir bû ji demên edetiyên hemû salan ku ev sala gelek sermayeke dijwar jî di wir hebû. هەلبەت ئەف ژنو خەڵکی مۆسکۆی دەرکەتنە و دیتنا وان دیمەنین جوان دەست پێکردنا هەلبەت هەتا بەری چەند ڕۆژان ژی دیسان لور سەرمایەک ینی کەشوەوا گەلکی سار بوو دەریڤیا دەرکەتنی وان نەبوو لێ دیسان ژی نەبەست لە مۆسکۆ دیارە لەگەڵک دەڤەریندیژی لێرە حتا لە ئەمریکا ژی دیارە بوهار هەتا ڕادەیەکی لە هەرێما واشنگتن هەنێکی درەنگ هات لێ دیسان ژی پشتی چەند ڕۆژین گەرمی دیسان دوه و ئیرۆژی جارەکە دی سەق و سەقای دنیای ساردبە. بەڵێ داوای لیبوردن وەکو ئەم دەگەڕێنەوە بۆ ڕاپۆرتەکان وەکو گوتمان کافیک بە ناوی کافی 24 لە شاری ڕانیە دروستکراوە لەلایەن دوو برایی گەنجەوە و سرنجی خەڵکی ڕاکێشاوە بەهۆی ئەوەی کە ئەم دوو گەنجە توانینانە کەڵتوری کوردی لەگەڵ شتی مدرنا تێکەڵاو بکەن. باخان تەوفیق بۆ دەنگی ئەمریکا ئەم ڕاپۆرتەی ناردووە. بەیانی هاتم بەیانەکەی لە کافێ بمە من هەموو کە سەقاوەکان تەرتیب کراوەی 64یان داوا کرد. ڕۆژێکی نوێ دەستی پێکردووە و بەدەم قسەکردنەوە ڕێدەکەن بەرەو کافێکەیان. بەشدار و ئەحمەد دوو گەنجی قەزای ڕانیەن و ماوەی زیاتر لە 4 ساڵە کافەیەکیان کردوتەوە و تیایدا میوانداری خەڵکی دەکەن. ئەوەی بۆتە جێگای سەرنجی هەمووان ئەو ناوەیە کە لە کافێکەیان ناوە و تا ڕادەیەک نامۆیە بۆ خەڵکی شارەکە. پێم خۆش بووە هەمیشە ئیشێک کەم کارێک کەم کللتوری کوردی تێدا بێت زمانی کوردی تێدا بێت باشە کافێکەمان ڕنگدانەوەی ئەو هەموو جوانیانەیە کە لە کللتورەکەماندا هەیە کە لە زمانەکەماندا هەیە. کافێکە جگە لە جیاوازی تامی خواردن و خواردنەوەکانی شێوەی ڕازاندنەوە و سەلیقەی ئەم دوو گەنجە سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. ئەم مێڵکشەیەکێکی ئۆریۆ دەخوا من سپانێ کافێ 64ێکێکە لەو کافیانەی کە کاتێک لێرەدا دەنیشی هەز دەکەی لە ماڵی خۆتدا دانیشتووی. هیوادارم گەنجانی تریش چاو لە ئاوان بکەن و پشت بەخۆیان ببەستن و بتوان شوێنی لەو جۆرە بکەنەوە و دوور بن لە کێشەی بێکاری و دانیشتن لە ماڵەوە. بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم ئەوەی کە کافێ 64 جیا دەکاتەوە لە کافیەکانی تر دوورە لە ژاوەژاو هەروە دەتوانی بە خێزانی سەردانی بکەی دوورە لە وەکو کافەیەکانی تر نییە کە نێرگەلە و جگەرە و ئەو شتانەی تێدا بەکاربێت شوێنێکی زۆر ئارام و خێزانیە. ژنان بوونی ئەو کافەیە بە سوچێکی ئارام دەزان و باس لەوە دەکەن کە لێرەن هەست بە ئاسایش دەکەن. من وەکو کچێکی کافێ 64 ماوەی 3 ساڵە لێرە ئیش دەکەم. ئیشی من یعنی بەشی من لێرە خزمەتکردنی میوانەکانە و ئەم خانمەی کە لێرە ئیشی دەکات زیاتر یعنی بۆ جگە لە بژێوی ژیانی شوێنێکی ئەمن و ئاسایشە و جگە لە ینی لەم کافەیە شوێنێکی تر هەیە ڕاستە بەڵام لەوانەیە ئەو مرتاحی نەبی کە لەوێدا هەبێت. لە ئێستادا ئەوانەی سەردانی کافێکە دەکەن تەواوی توێژەکانی کۆمەڵگان بەبێ جیاوازی ڕەگەز و تەمەن. ئێران بۆ تا جێگەی سەرنجی کۆنسڵی وڵاتان و میوانانی دەرەوە و بیانی. لە هەرێمی کوردستان بوونی کافێکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دیداری نێو کافێکان و خواردنەوەی قاوە خەریکە دەبێتە کولتورێک و گەنجانی خاوەنکاریش باس لەوە دەکەن ئەمە بۆ هەلی کار و وژانەوەی بازار گرنگە و دەبێت حکومەت کارەسانی زیاتر بۆ خاوەن کارەکان بکات. باخان تۆفیق دەنگی ئەمریکا ئیدارەی ڕاپەڕین.
دیارە ئەف کافیە یان قاهوەخانە جایەکی خۆشەش بۆ ڕنیشتنی و سەرنجڕاکێشە هەوەکەمە گوتی هەتا سباهی و بابەتین دی و بەڕەما کورتکۆنەکشندا هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ.